جه داخل و اسف پراستی دیبینی زور جرا هندک بویرن هات چه زاروک بیت قربانی لهمی آلیان ام بحث لبکن زاروک قربانی کارسات ترافیکی اجدو آلیا با ارکی پلیس جی هر سال ارکی شوفیر جی وان رین ما جی بجی بکن تا اف ریدان نریدن بس هیویام هیا سایق خلک زاخو بیویه دو که بیویه کیش منطقه بی بس هدی کابچن سر شارعی نابید زاروک بچت بود یا ترامپلا پیکاب ده ڕووداوەکانی هاتوچۆ وەک جەنگێکی بەردەوامی سەرشەقام بەردەوامە ئەو ڕووداوانە گەورە و بچووک و منداڵ و پیر نازانێت ڕووداوەکانی هاتوچۆ و خراپ بەکارهێنانی ئامڕازەکانی گواستنەوە وەک مین وایە هەر کات بەهەڵا مامەڵەی لەگەڵدا بکەی پێتدا دەتەقێتەوە منداڵانیش بێ بەشنین لە قوربانیان لەو ڕووداوە بەرنامەی ترافیک لاڵقەیەم جارە سەلامەتی و کێشە و گرفت و مەترسیەکانی هاتوچۆی منداڵان باز دەکات دەمانەوێت دۆخی هاتوچۆی منداڵان لە کاتی گواستنەوە و هاتن و چوون لە قوتابخانە و لە کاتی چوونە سەر شەقام و شوێنە گشتیەکان بخەینە ڕوو چونکە زۆر جار لەو هاتن و چوونە دەبنە قوربانی بۆ نیشاندانی ئەو ڕاستیە چاڵۆ مەترسیدارەی کە هۆکارە منداڵ ببێت بە قوربانی ترافیک چیرۆکی ڕووداوێکی دڵتەزێن دەگێڕێتەوە لەو ڕووداوە ئۆتۆمبیلێک مێر منداڵێک دەشێلێت ئەو ڕووداوەش لە شاری دهۆک لە قەزای زاخۆ ڕوودەدات ترافیک بۆ قسەکردن لەگەڵ کەسوکاری قوربانی لەگەڵ ئەفسەرانی هاتوچۆ و پۆلیسی دهۆک دەچێتە نەخۆشخانە خەڵکی جزیرێنە زیرە هاتبی زاخۆ و دەرباسی شارع ببی سیاره برادری هاتبی خالدابی و برادر هنگا خالدای خودش راضی به اخستن سیاره ده آنی خستاده او که و یا زاخوجی فکر بینه بس گوته بی و نبی خستا دو که عملی ببی ما سری عملی کرد و زکی عملی کرد انشالله درمایی باشه و بس هیویام هیا سایق خلک زاخو بیویه دو که بیویه کیش منطقه بی بس هدی کابچن سر شارعی زیده حیل نچن و یه ترکاجی عینی اف قضا دبنه زانی گلک سریع دچنه گلک بچه هدی بچنه هاش ملتی هبن هاش زاروکا هبن سبب حادثه يعني مروه ما هاتيه بزاخو زاخو جي هاتيه ساحه بتون درباس شارعي ببي و في تاكسي جاميري هاتيه تاكسي هاتيه زاني خالدا مشتي خالداين زاني و اخسنا سياره ده هانينا زاخو و زاخو جي دكتوري قوتيا ببن مستشفى دهوكي وضعی نباش بی بس خودش راضی به دکتر ویده سر 3-4-5 دکتر صح کرده بینه و مالا و خودش راضی به وضعی بچه باش بی انشالله و دی طلبه ما ترافیق و پولیس زانی شخوا جامعه را حتی شواتین باشن و سر سیارات سکنه بس هاش و
سيارو هبن زيادة سريع ناتشن وقربالغ زاني وجبر ملت نوي زاني كشتن ونوي بريندار كيرن وملت جي فقيرة اف كركي ما جي فقيرة وحوري وينين يعني تأبديو وينين يعني هو خدي على سلامتي بدي وزاني دخوز يوم أبا منداڵ گەورەترین خەونی خێزانە کە زۆر جارە و ڕووداوانەوە خەونە لە ناو دەبن ئەو قوربانیانەش لە ئەنجامی هەڵی بەشێک لە شۆفێرەکان دروست دەبێت هەڵەکانیش لە شێوازی دانیشتن و گواستنەوەی ئەو منداڵانە وەک سەرنشین و پیادەڕە و ڕوودەدات کە یەک لەو شێوازانە ڕێنمایی خۆی هەیە و بۆ سەلامەتی و پاراستی منداڵان لە بەرکەوتنیان بە ڕووداوەکان ئەو هەڵانەی کە دەبنە هۆکاری و ڕووداوانش کە ڕووناکی چرای ماڵێک خامۆش دەکەون و خەونەکان لە گۆڕدەنێن کەم تەرخەمی و پابند نەبوونی بەشێک لە شۆفێران و نەبوونی هۆشیاری خێزانی بە ڕێنماوی یاساکانی هاتوچۆ کە ئامانجلیان پاراستنی منداڵانە ئەو کەم تەرخەمیانش لە پێناو زووگەیشتنیان حەز و ئارەزوویکی کاتی تا هەتایی دەمان خاتە گۆشەگیری لەو کەم تەرخەمیانش منداڵان دەبنە قوربانی هەڵەی گەورەکان لەو بەدەدا چوونە دەچینە هاتوچۆی دهۆک دەپرسین چێن ئەوانەی بەرپرسن لە پاراستنی گیانی ئەو منداڵانە کە دەکەونە بەر ڕەحمەتی ئەو جەنگەی سەرشەقام کە بە تیرۆری سپی ناو دەبردرێت بۆ یەکێک کە هەوڵەکانی هاتوچۆ بۆ پاراستن و هۆشیارکردنەوەی ئەم منداڵانە دەخەینە ڕوو تا بزانین ئەو هەنگاوە بەتەنها بەسە بۆ پاراستنی منداڵان دەمانەوێت قوتابخانە و خێزان و لایەنی پەیوەندیدار لە بازنەیەک کۆبکەینەوە کە ئامانج پاراستی سەلامەتی ئەو منداڵانەیە لەو بازنەیە تا چیتر نەبن بە قوربانی ئێرە یەکێک لە قوتابخانەکانە لە شاری دهۆک پۆلیسی هاتوچۆ دەیەوێت چەند چالاکێک ئەنجام بدات جه داخل و اسفه پراستی دبینی زور جراله هندک بویرن هات چوه زاروک بیت قربانی لهمی آلیان ام بحث لبکن زاروک قربانی کارسات ترافیکی اجدو آلیا با آلیا کیان ریدان زاروکی بخویه ترومپر دخول زاروک اگه دل سر جاده که گشتی دمی یاد که دیان جب درستای پراندن شقامی نزانتم خالا دو یان دبینی دم دیگ باب گیان خوش دزد اف زاروکن تا به دیگ به باب مید شلای درونی و بیت قربانی شلای سایکولی و شلای جانبه همی آوان و کره و بریات و چپاریزگاه هاده که برای پرورده ترافیکی موی 3 سالان پترش 365 قطابخانه گشتگیری مسردان آوان کری آرا سکن رنمان مکریه بویی که گیان وان زاروکا پارزن ام به ناوی ریوبری هات موچنا پارزگاه دو که خوشحالین کو ابرو ام هاتینا باخچی هوا کیر بیت پلیس هات نوچونه کیر بیت پلیس هات نوچونه که دست خوب برس کرد ام سحكنا بيويني هيك القلمة دابن جمعات سحكنا اول چیه؟ ترافیکیه حواله ما ترافیکیه حواله ما عافیه دست خوش چند رقاب بگیتتن کال گل ببین صور زر کسی اوه ما بس مجبان جوره پرورده یا ترافیکی اوه وقتم چنس قصردن آمد کن اوه داکو روش تو تیتالو داونرت تویجن دهاتی پیرو بد بابت و پرنسیب ترافیکی هم به زکا جوان دگل یاسای بکن درسته های لناف مشکی زاروکی دا بزانن که حوالینی پولیسی بکن مانشته که ناشرین ابر مشلالی هندک دیبا بابت ایتا آرسته کرن دبیجن و نرین یخاره دی پولیس اینتا
یان جک دی رابن زاروکا بترسینن ج پلیسان ام حسکم تنه توانبار سرپیچکار او ش پلیسا بترسن اما او مانشیتی پیدویا بیتا گوهردن گلا جرا زاروک دیتا سردان ما پارگوی رهبریه ام دمه گشتن زانستی بانشید کم دمی پلیسات بینن گلک زاروک توشین سایکولوژیتا کسید بن دکه نگیری پاشم پشتی ملت بینن و ام یاریا پوند کنو ام شیرین ها دنوانو ام بجن ام حوالت هواینه ام دو پارزن تنه توانبار پیدویا ج پلیسان بترسم دیسان جک خالق آدی مروید آراسته بکم هبوی یاده های پیروز پروردار ترافیکی دنا با خزان دست پید کتن جه داخل و جه سرسامی دیکوباب پیش تا زارو که نک سرپیچی دکن یعنی بو نمونه دینه برانبری اتومبیل بر در مال هر دست پی که زارو کینیا خوب زارو 4 سال 3 سال ده زارو که کند باوش خود دادن سر پی خو شوفیریا وکن آن کابینه فلان کسی دان سر پی خو هاد نوچونه پکن یا زارو که دنا با اتومبیل ده نا بستن و دمی شوفیر اون دستکاری لسکانی دکم دشته پیشی پشت دستکاری جام و سلایتو بجم همی درگن اتومبیل او همی فاکترن بو کارسات قرص گرن اف هیلا هنی چت بجنه هیلا پیاده بجنه چت بجنه جه پیاده هیلا در بازبونه جه در بازبونا ولاتیانه دوید شوفر اتومبیل خو را گریتم اگر از در بازبونه که دیکر بکار اینم هیلا در بازبونه ام ده هیلا در بازبونه اینن بو کار اینانه دا سحکنه ببینی افوینه درسان خلطه اول نابید زاروک بچند بود یا ترومپلا پیکب دا نابید از خوش جام اتومبیل درخم سحکه نابید از خوش جام اتومبیل درخم اول یا مترسیه یا خلطه دو ماهین کارسات الزاخوری دایی زاروک که 4 سالی گیان خوش دزدا بو به وی آوایی زاروک نفهم و دنوا ترومپل دا اگر او بو نکو لذاتی الگلدا بو دی کوباب دین کلو پلا کرن زاروک هلان ناف مندال هلات ناف اتومبیل دا دم اوی زاروکی دستکاریش جام ترومپل که سری مواد ناف جام را گیان خوش دزا آنکو فاتسیه یعنی اول ریدانه که گلک کارسات که دلتازینه اول نفس بجن سروبر سیستم ترافیکی بگیره بلکو اول تر هنده بگیره دایا بانگشت ایتا زبراندن بوز برساتیا کامازن به تورگتن جالی سمیان دوان زاروک و خطابیم ام سردان آوان قطاب خاند کن جه داخلش یک اوج جه گازنده پراستی قطاب خانه ماکو سوپرمارکت آنن سر جادن کشتید این دانان پیدوی پلان استراتژی عالی پروژه سیاسی حکومت هرما کردستان تایبت کابین نویدا بلان قطاب خانه جادن گشتگیر و قربال و خبسا نبن ناف پارکین مازن دا نبن جهن ایسیلین دجار لوفین کوره نبن ناف ترافیک آن دا نبن نها بینن قطاب خانه ما وکو سوپرمارکت آنن وکو مولت مازنن لسر جادن گشتید این دانان نخیر پلان دهاتی بینات و آواهی توان شوازن مدرن هفچخ جه پارکینگ که بتن و واره بن آنکون همشین بجن نافتا خو گره کردن واسا بن کوریدان لید مازنن درتازن لید درستن منداڵ وەک چینێکی ناسک کەمتر هەست بە مەترسی سەرپێچی و مەترسیەکانی هاتوچۆ و ڕێنماییەکان دەکات لە بەرامبەردا شۆفێران دەبێت لە باوەشیان بگرن بۆ ئەوەی لەو مەترسیانە بیان پارێزن. پاراستنی منداڵەکەت لە ئەستۆی تۆی خێزانە تکایە خەونی خێزانەکان لە ناو مەبن.
بەکارهێنانی کورسی سەلامەتی منداڵەکەت پارێزراوتر دەکات. پێویستە پابەند بین بە چرای سەوز بۆ پەڕینەوە. شۆفێران بەرپرسیەکە من لە پاراستنی منداڵان. ئەو چالاکیانە مەبەست دروستکردنی نەوەیەکی هۆشیار و تەندروستە لە بواری هاتوچۆ تا بتوانین کۆمەڵگایەکی تەندروست و سەلامەت بنیاد بنین و نەوەیەکی هۆشیار بەرهەم بهێنین. منداڵانیش بە ئاخەوتنە کورتەکانیان دەیانەوێت خەونەکانیان نەبێتە قوربانیە ڕووداوەکانی هاتوچۆ. نبي تنبس طيب جميلة لازتي نكن ده من دار مصبن شوفي لما باريزن أم حشمتك شوفي هي حشمتك دو اف ريدانا زيادتر نريدن دفيت افرين ماين هات نوچوني بردام دزگاه راگهاندن بین بالافکرن بین نشاندان هر روسال همین باغچال قطابخانه سرانسری قطابخانه بین گوتن آن زاروک آن قطابی بین هشیار کردن دا بزانن دی چه خو پارێزن جوان ریدانه راستی سبب رئیسی ریدانه گله چید بیتن او لازم من ام خواستن خزن هشیاری عیالی خو هشیار بکن دا پتر انتباه بکن هاتنو چونه خو هر واسه هنجی ریوبرجی دی ریوبر هاتنو چونه جی او جی هندک دولت حوصا وکتن بو بچیکا هشیار کن توعیه بکن بو بچیکا دا بچیک هشیار بن دبزان کو کنگی دی در باز بن کنگی نا در باز بن دەمانەوێت قوتابخانە و خێزان و لایەنی پەیوەندیدار لە بازنەیە کۆبکەینەوە کە ئامانج پاراستی سەلامەتی ئەو منداڵانەیە لەو بازنەیە تا چیتر نەبن بە قوربانی. لێرە ئەوەی دەبینرێت هیچ بەهایەک بۆ مافی پەڕینەوەی ئەو منداڵانە نییە. ئەو منداڵانە لە کاتی هاتن و چوون بۆ قوتابخانە ژیانیان لە مەترسیدایە. دەپرسین بۆ هۆشیارکردنەوەی ئەو منداڵانە بۆ خۆ پارێزیان چی کراوە. هێلا دەربۆزبوونەوەی پێوەدە هەیە تڕۆمبێلێک سەر هێلا دەربۆزبوونی ڕاستی ئەم دلڤێرە پێ غڕۆمەکەین. الفيرا قطابيل جادة دربازبون فيرا شي ما هلا دربازبون بياده هي ترومبيلك سر هلا دربازبون راستيا دينو که جمهورای نویسینو دوی ترومبیل غرامکین زوربای ور ریدانو دینه انجام دان ریدانت همچین بیشین لیدان نکو ترومبیلکی کویت ترومبیلک بیتن ضروری که به 10 مینیتن آن ریدانه گل بکن گوره هندی که هم چین وان ریدانه هلکاری بود کشین زوربای وان ریدانه دینه تو مارکنش بریوه که زارو که آگهش خونین نزانید که کیس جه شد درباز بیتن لایک جاده بو لایک دیه جاده آنجی بدیده بیشین چین جه ریدانه بره خداینه زارک زور بچیک بویه دایکو بابتوی گل دانه بوینه هاتی جاده درباز بوی شوفر جی هاتی آن لزکاب کار اینا آنجی هاتی بک چوی زارک ندید یا بره ریدانی هاتی انجام دان تو بچ ویرا راستی های جمعه طنگه از بنیم سیتین سراسی بره او پارک بو هوا پارک چکری یا بشتی؟ اوه پارک داخلی پارک مدرسه سری خوب ببینیم سیالت فان ماموستات اینه بری اوید فان جی کوسترانا کتبه او پارک تخصیص کریه بس بو کوستران نه ماموستات اوه گوه چند مایده دوامات دست بکرد طلبه بردن این بو که من اوه که بری خدره اوه رصیفه سور که آلم بری خدره اوه رصیفه جی در بازبون خلقه کیه
آموزگاری الهمی دی بابت وان زاروکات کم اف زاروکن کو بشین نگهشتی او تمنیون خار 12-13 سالی وقتی گین قطبخانه تایبت وان او قطبخانه سرطای ویت سپیدایان اگر چه دیگ بید چه با بید اگر زاروک خوب گین تا قطبخانه و وقتی قطبخانه دمایک تید پیش زاروک خوب بینید گین تمال زور باشتره آنجا اگر هاتو بونمونه اگر هاتو کستره گلدو بید ترمبیل کامازن گلدو بید او شوفر سرپرشت بیتن بید وان زاروکا درباز بکرد چیتره که ابخو بید جاده درباز ببید بەهۆی ئەو هەموو مەترسیی لەسەر منداڵان هەیە پۆلیسی هاتوچۆ چاودێری ئەو قوتابخانە و شوێنە گشتیانە دەکات کە منداڵ تیایدا دەخوێنن یان هاتوچۆ دەکەن. پۆلیسی هاتوچۆ بیانووی ئەوەیە کە دەبێت شۆفێران خۆیان هەست بە پرپرسیارەتی بکەن و ناکرێت هەر شۆفێرێک و قوتابخانەیەک و شەقامێک مەفرەزێکی پۆلیسی هاتوچۆی بۆ دابنرێت. بۆیە پۆلیس لێپێچینەوە لەو شۆفێرانە دەکات کێڵەکانی پەڕینەوە دەگرن و هاوکارنین بۆ پەڕینەوە. زۆر جاریش ئەو شۆفێرانە سزا دەدەن کە سەرپێچی دەکەن و دەبنە هۆکاری ڕوودا و یان مەترسی بۆ سەرگیانی منداڵان. امشین بیشین اگر سرکی ریدان وقتی دیتا تومار کردن ریدانک بیتن ترمبیلک بیت زاروکه که بدعمینیتن اگر سرکی او احتمال اف زاروکه نزانیتن دیش هت ترمبیل پلاستیتن دی درباز بیت آنجی اگر که دی هی او زاروک نزان کیده هلا درباز بنا پیاده هی دل کیده درباز بیتن و اگر که دی هی احتمال هی زاروک گله که بچی که شوفر نبینیتن جیب آنجی بیت بک زفریتن سر ویزارو که نبینید به دعمینی تو منتا بن سیاره و پشته و ئەگەر بێت تۆ پۆلیسانە لەو شەقامە نەبن دەبێت چ تێکەڵچوونێک دروست بێت و چۆن ببێت بە گۆڕەپانی ڕوودا و دروستبوونی گرفتی هاتوچۆ و مەترسی لەسەر گیانی ئەو منداڵانە لە کاتێک خێزانەکان لە چاوەڕوانی ئەو منداڵە چاوگەشانن. هەلبەت ئەم چا دەشین جیلێکی بۆ پۆشەڕوژێکی پەروەردەکەن کە ئەف جیلە یەک سەلامەت بیتن دیر ڕیدانên هاتن و چوونێ بیت ئانشین بژین ئەف ڕیدانە وی کێمتر بن مستەقبەلەن مجتەماعێکی وەسام ئاوا بکەین دیر ڕیدانên هاتن و چوونێ بیت وانەک بهێتە گوتن بۆ هەر قۆناغێت ئیبتیدایی حتا گەیتە ئەعدادی حتا گەیتە کولیژە وانەکەوە پرێکوپێک سەر یاسا و ڕێنمایان دێنە پەیڕاوکردن لە هاتنوچوونێ بێت بێنە گوتن بوان قوتابیان دا پتر هوشدار بن هەروەسا بێتن نابێت هیچ ڕەنگێکی زارۆک بێنە ئەvê دیکردن یعنی هاندانک و بێن ترمبیلê پاژûn نابێتن فکرە هەندێ بێتە سەریدا حتا گەیتە قۆناغێکا هەندێ زانیتن دێ ئەف مرۆڤان ئەف کەسە هێت دەستگیریە هەژووتنê وەرگریتن پاشی بێت ترمبیلê بهەژوتن. ترافیک کە ئامانجلی سەلامەتی و پاراستنی هەمووانە تا نەبینە خۆراکی گۆڕستانەکان و نەبین بە هۆکاری گوژانەوەی ڕووناکی ماڵەکان و لە گۆڕانی خەونی خێزانەکان دەبێت پابند بین بە مەرج و ڕێنمایەکانی هاتوچۆ تا بتوانین کۆمەڵگایەکی تەندروست لە ڕووی هاتوچۆ بنیاد بنین. ئەو چیرۆکانەشتان بەبیر دێنینەوە تا هۆشیارتر بن و ئەو کارە ساتانە بکەنە کلیلێکی خۆپارێزی و هۆشیاریمان
بۆ ئەوەی کەس نەبێتە قوربانی هەڵەکانمان.